سڵاوتان لێبێت. من وسام ئەحمەدم. ئەمڕۆ باس لە خەڵاتەکانی ئۆسکاری ساڵی 2021 دەکەین. وەک ئاگادار بوون 25 لەسەر 26 ئەم مانگە کە چەند ڕۆژێک بەر لە ئێستا دەکات خەڵاتەکانی ئۆسکار دابەشکران. خەڵاتەکانی ئەم ساڵ بەهۆی ڤایرۆسی کۆڕۆنا و کەمی فیلمەکان تۆزێک ساردوسوڕی پێوە دیار بوو. فیلمەکان کەم بوون کە منافسەیان دەکرد یاخود لە چێبڕچێکەدا بوون. هەر بۆیەشە دەتوانم بڵێم تا ئاستێک فیلمێکی کەم هەبوو کە بەلای منەوە سەرنجڕاکێش بێت یاخود ڕۆڵگێڕانێک کە بەلای منەوە سەرنجڕاکێش بێت و زۆر بەپەرۆش بوون تاکو بیبینم. لەگەڵ ئەوەشدا هەندێک جاروبارە هەندێک ڕۆڵگێڕان هەندێک فیلم هەبوون کە شایانی ئەوە بوون سەیریان بکەیت و لە خەڵاتەکانیش پاڵێوراون. بە ئەمڕۆ یەکە بەیەکی ئەم خەڵاتانە پێدا بچینەوە و سەیرێک بکەین کە ئایا چ خەڵاتێک بە پێی پێشبینیەکانی من هاتەوە یاخود چ خەڵاتێک بەدڵم بوو کە درا بەو کەسە یاخود درا بەو فیلمە و چ خەڵاتێکیش پێم وایە شایەن نەبوو یاخود دەکرا فیلمێکی باشتر هەڵبژێردرێت بۆ ئەوەی ئەم خەڵاتە بەدەست بێنێت یان ئەکتەرێکی باشتر هەڵبژێردرێت. سەرەتا لە ئەنیمێشنەوە دەست پێ دەکەین. ئەنیمێشنی سۆڵ بوو بە براوای باشترین ئەنیمێشنی ساڵ. بەڕای خۆم ئەو ئەنیمێشنە 100% شایەنە. ئەنیمێشنێک هەم لە ڕووی مانە زۆر پڕمانایە، هەم لە ڕووی دەرهێنان، هەم لە ڕووی سیناریۆ چیرۆک. لە هەموو ڕوویەکەوە چیرۆکێکی بەهێزی هەیە، لە هەموو ڕوویەکەوە دەرهێنان و ئەنیمێشنێکی زۆر نایاب و پێشکەوتووە. لە هەمان کاتدا ئەنیمێشنێکی تر هەبوو کە پاڵێورا بوو، بەڵام بەهۆی گەورەی سۆڵ گەورەی ئەنیمێشنی سۆڵ نەیتوانی ببێت ببراوە، ئەگەرنە ئەویش ئەنیمێشنێکی زۆر ڕاقیە، چیرۆکی بەهێزە، دەرهێنانەکەی بەهێزە، بیرۆکەکەی بیرۆکەیەکی جیاوازە، شێوازی دەرهێنانەکەی شێوازێکی جیاوازە. ئەویش ئەنیمێشنی The Wolfwalkers بوو کە هەم چیرۆکێکی زۆر سەرنجڕاکێش بوو، هەمیش چیرۆکێکی سادە و ساکار بوو کە دەتوانم بڵێم هەموو تەمەنەکان چێژیان لێ دەدیت. بەڵام بەهۆی گەورەی سۆڵ، بەهۆی ئەو چیرۆکی کە سۆڵ گەیاندی، ئەو پەیامێکە سۆڵ گەیاندی، ئەو ئەنیمێشنێک کە پیکسار پێشکەشی کردبوو لە ڕێی ئەنیمێشنەکەوە، پێم وایە هەر ئەو بوو وای کرد کە سۆڵ شایان بێت و وولفواکرز پێم وایە لە دوای سۆڵ باشترین ئەنیمێشن بوو. ئەگەر باس لە باشترین دەرهێنەر بکەین کە کلۆی چاو کە دەرهێنەری نۆمادلاند بوو براوە بوو، پێم وابێ شایان بوو، بەڵێ خەڵاتێکی شایانی بەدەستهێنا. بەڵام لەگەڵ ئەوەشدا پێم وایە ئەوانی تریش هیچیان لەو کەمتر نەبوو. دەتوانم بڵێم هۆکاری هەڵبژاردننی ئەو لە سەروی بەتایبەت دێڤید فینچەر کە مانکی دەرهێنا بوو کە بیرۆکەی دەرهێنانی فیلمەکە هەم بیرۆکەکەی زۆر جوان بوو، هەمیش شێواز دەرهێنانەکەی زۆر جوان بوو. پێم وایە بەڕای خۆشم تەوەقعم دەکرد دێڤید فینچەر براوە بێت. بەڵام پێم وایە هۆکاری ئەوەی کە کلۆی چاو براوەی باشترین دەرهێنەر بوو ئەوە بوو کە ئەو لە ڕەگەزی مێینەیە. خۆشتان دەزانن کە خەڵاتەکانی ئۆسکار بەتایبەت بەم دوایانە چەند یاسایەکی داهێناوە کە لانی کەم دەبێت بەشداربووەکانی بەشێکی زۆر بەیان مێینە بن، واتە لانی کەم سەدا 30یان مێینە بن. هەر بۆیەشە پێم وایە کلۆی چاو هەڵبژێردرا، ئەگەرنە ئەوانی تریش ناڵێم ئاستی کلۆی چاو کەم بوو، نەخێرد ئەوەی دەرهێنانی بۆ نۆمادلاند کردبووی دەرهێنانێکی زۆر جوان بوو. بەڵام پێم وایە دێڤید فینچەریش دەرهێنانێکی هاوشێوە جوانی بۆ مان کردبوو. ئەگەر باس لە باشترین ئەکتەری پاڵپشت بکەین کە دانیێل کلویا براوە بوو، پێم وایە هۆکاری ئەوە زیاتر بەهۆی پەیامی فیلمەکەەوە بوو کە بەشداری کردبوو لە فیلمی جودا ئەند بلاک مەسایە. پێم وایە پەیامی ئەوە کاریگەری هەبوو. لە هەمان کاتدا بابەتی ڕێسیزم و ڕەگەزپەرستی ئەوانە کاریگەریان دووبارە هەبووە لەسەر هەڵبژاردننی دانیێل کلویا. بەڵام لەبەر ئەوەی فیلمەکەم نەدیوە ناتوانم قەرار لەسەر بدەم کە ئایا شایەنە یان نا. بەڵام بەو ترێلر و بەو شێوازە بینیمە پێم وایە بەڵێ ئاکتینگێکی زۆر جوانی کردووە لەو کاتگۆریە و لەو بەشیان. لەبەر ئەوەی پێم وایە فیلمەکان بەعام بەهێز نەبوون و ئەکتەرەکانیش لە ڕۆڵی پاڵپشت زۆر ئەکتەری بەهێز نەبوون، پێم وایە هەر دەبێ ئەو شایان بێت. لەبەر ئەوەی ئەوان ترکە بۆ منە ساشا بارۆن پێم وایە زۆر شایانیان، لێزلی جونیۆر ئەوانە پێم وابێ زۆر بەهێز نەبوون. هەر بۆیە پێدەسێ ئەو شایان بوو بێت و دانیێل کلویا شایانی خەڵاتەکە بوو بێت. لە کاتیگۆری باشترین ئەکتەری خانمی پاڵپشت کە یۆنگ یۆه یۆنگ پێم وایە ئەوە ناوەکەی دەخوێنرێتەوە بوو بە براوە، ئەوش لە فیلمی میناری. پێم وایە ئەوەشیان تا ئاستێکی زۆر شایانە، لەبەر ئەوەی بەڕاستی ئاکتینگێکی زۆر نایابی جێڕا. هەرچەندە وەکو حەزی خۆم حەزم دەکرد کە ئۆلیڤیا کۆڵمن براوە بێت لە فیلمی فادر، بەڵام پێم وایە بەڵێ ئەویان شایانە. خاتو یۆنگ شایان بوو لەبەر ئەوەی ڕۆڵێکی زۆر نایابی جێڕا و زۆر چوو بەناو دەرهێنانەکە و زۆر چوو بەناو ڕۆڵجێڕانەکە. ئەوەی پێم سەیر بوو ئەوە بوو کە ماریا بالاکۆڤ لە بۆرات 2 ئەو هەم هەڵبژێردرانەکەی هەمیش دەرنەچوونەکەیم پێسەیر بوو. لە ئەسڵدا هەڵبژێردرانەکەیم پێسەیر بوو کە هەڵبژێردراوە بۆ ئەم خەڵاتە،
بەڵام دواتر لەبەرەوەی هەڵبژێردراوە تەوەقعشم دەکرد دەربچێت. پێم وایە هۆکاری هەڵبژاردننی ئەو بۆ ئەو خەڵاتە هەمووی بابەتی سەرۆکاتی ئەمریکا و سیاسەتی ئەمریکایە، لەبەر ئەوەی خۆتان لەوانە فیلمەکەتان بینیبێت لە بۆرات و چەندە ڕەخنە لە سیاسەتی ئەو کاتی ئەمریکا دەگرێت بە تایبەت دۆناڵد ترامپ و سەرۆکەکانی پێشتر. هەر بۆیەشە پێم وایە هۆکاری هەڵبژاردننی ئەو ئەکتەرەش ئەوە بووکە بە دڵی ئەوانە بوو کە ئێستا ئەمریکا بەڕێوە دەبن، نەک سیاسەتی پێشتر کە دۆناڵد ترامپ و ئەوان بوون. هەر بۆیش پێم وایە ئەو ئەکتەریان هەڵبژارد تا پیشانی بدەن کە بەڵێ ئەوان پەیامێکی گەورەیان گەیاندووە لە ڕێی فیلمەکە. بەڵام من خۆم نە فیلمەکەم زۆر بەدڵ بوو، نە ڕۆڵجێرانەکەشم پێ بابوو ڕۆڵجێرانێکی نایە بە ئەسڵم پێم سیر بوو کە هەڵبژێردرا، بەڵام لە هەمان کاتدا پێشم سیر بوو کە خەڵاتەکەشی پێنەدرا لەبەر ئەوەی سیاسەتی وان وایە کە لە ئەسڵدا هەڵیان بژارد بوو، ئەسڵان پێم وا بوو خەڵاتیشی پێدەدەن. بەڵام سوپاس بۆ خوددا پێیان نەدا و خاتوویۆنگ براوە بوو کە بە شایانی بردیەوە. لە ڕۆڵی باشترین ئەکتەر پێم وایە ئەو ڕۆڵەیان یاخود ئەو کاتگۆریەیان تاکە کاتگۆری بوو کە دەتوان بڵێم هەموویان یان لانی کەم بەشێکی زۆریان پاڵێوراوی زۆر شایان بوون و من زۆر پێیان سەرسام بوو. لەوانە دەبینی ئانتنی هۆپکینز، ریز ئەحمەد، چادویک بۆزمان، هەموو ئەوانەی تر کە پاڵێوراو بوون بەڕاستی ڕۆڵجێرانەکەیان زۆر جوان بوون لەو کەمە فیلمانەی کە لە ساڵی ڕابردوو بینیمان. ئەو کاتگۆریە و براوەی ئەو کاتگۆریە سوپرایزێکی سەیر بوو کاتێک بینیمان چادویک بۆزمان کە تەوەقعی زۆر دەکرا لانی کەم بەهۆی مردنەکەی خەڵاتەکە بەو بدرێت، بەڵام خەڵاتەکە درا بە ئانتنی هۆپکینز. تەبعاً من خۆم پێم وایە کە ئانتنی هۆپکینز شایان بوو ئەو ڕۆڵجێرانێک کە لە فیلمی فاڵەر بینی بەڕاستی ڕۆڵجێرانێکی زۆر نایاب بوو. بەڵام لەگەڵ ئەوەشدا هەم ڕۆڵجێرانی ریز ئەحمەد هەم ڕۆڵجێرانی چادویک بۆزمانیش زۆر نایاب بوو. من خۆم وەکو حەزم دەکرد ریز ئەحمەد براوە بێت، پێشم بوو کە ڕۆڵجێرانەکەی ئەویش زۆر واقعی بوو، بەڵام وەکو بۆچوونیش تەوەقعم دەکرد کە چادویک بۆزمان دەربچێت، هەم لەبەر ئەوەی ڕەشپێست بوو لەبەر بابەتی ڕەگەزپەرستی، هەمیش لەبەر ئەوەی مردبوو پێم وابوو کە وەکو ڕێزێک بوو ئەو خەڵاتەکە دەدەن بە ئەو. بەڵام لەگەڵ ئەوەشدا ئەنتنی هۆپکینز براوە بوو. پێشم وایە ئەگەر کرابە سێ خەڵاتیاندا بە هەر یەکە لە ریز ئەحمەد و چادویک بۆزمان و ئەنتنی هۆپکینز لەبەر ئەوەی هەر سێکیان بەقەد یەک شایانی خەڵاتەکە بوون. دەمێتەوە ئاخیر شت لە خەڵاتە گەورەکان ئەویش باشترین فیلمی ساڵ، هەرچەندە ئەو ساڵ بە شێوازیشی سیر بوو کە لە خەڵاتەکان پێش ڕاگەیاندنی باشترین ئەکتەری پیا و باشترین ئەکتەری ئافرەت خەڵاتی باشترین فیلم ڕاگەیاندرا. نازانم هۆکاری ئەو گۆڕانکاریە چی بوو کە لە خەڵاتەکان ئەنجامدرا، بەڵام هەڵبژاردننی فیلمی نۆمادلاند شتێکی سەرسوڕهێنەر نەبوو یاخود سوپرایز نەبوو. من خۆم پێشبینیم دەکرد کە ئەو فیلمە هەڵبژێردێت لەبەر چەند هۆکارێک، لەبەر ئەوەی یەکەمیان پەیامەکەی بەهێز بوو، پەیامەکەی نوێ بوو، مەبەستەکەی نوێ بوو، دەرهێنانەکەی باش بوو، دەرهێنانێکی جوان بوو، کڵەوی چاو کە دەرهێنانی بۆ کرد بوو هەر خۆشی براوەی باشترین دەرهێنەر بوو، دەرهێنانیش زۆر جوانی بۆ کرد بوو، سیناریۆکەی بەهێز بوو، چیرۆکەکەی نوێ بوو، باسی لە ئێستادا دەکرد بە تایبەت حاڵەتی قەیرانی ئەمریکا کە چەند ساڵێک بەر لە ئێستا ڕووی داوە، ینی بابەتەکە زۆر واقعی ئەو کاتی ئەمریکا و ئێستاش ئەگەر بڵێم پێشان دەدات. هەر بۆیە پێم وابێ هەموو ڕوویەکەوە تا ئاستێکی زۆر نایاب بوو. لەگەڵ ئەوەشدا وەکو حەزی خۆم حەزم دەکرد یان ئەوە تا ساوند ئۆف مێتال بباتەوە یاخود ترایل ئۆف شیکاگۆ 7. ترایل ئۆف شیکاگۆ 7 زۆر هیوام پێی نەبوو کە بباتەوە، بەڵام بەجددی حەزم دەکرد کە ساوند ئۆف مێتال ببێت بە براوەی باشترین فیلمی ساڵ. لەگەڵ ئەوەشدا پێم وایە نۆمادلاندیش وەکو ئەوان شایەنە، وەکو ئەوان فیلمێکی بەهێزە ئەگەر بەهێزتریش نەبێت، بەڵام وەکو حەزی خۆم ساوند ئۆف مێتاڵم پێ باشترین بووە و پێم وایە ئەو شایانی یەکەمی بوو. ئێستا ئەگەر بەر لەوەی ڤیدیۆکە تەواو بکەین هەندێک لە کاتگۆریەکانی تر کە کاتگۆری لاوەچین دەتوانم بڵێم باس لێوە بکەین کە بەڕای خۆکامیان بەدڵ بوو. باشترین دیزانی جلوبەرگ بە هەمان شێوە ماڕێنیز بلاکبارم دیزانێکی زۆر جوانی بۆ جلوبەرگەکان کردبوو کە باسی لە سەردەمێکی کۆن دەکرد یاخود باسی لە سەردەمی 60ەکان و 70ەکان دەکرد. پێم وابێ باشترین ماکیاژ و قژرەکەی خستن بە هەمان شێوە ماڕێنیز بلاکبارم پێم وابێ شایان. باشترین گۆرانی بێژ هەر بوو لە فیلمی جودا ئەم بلاک مەسایە، بەداخەوە تا ئێستا گۆرانیەکەم گوێ لێ نەبووە، بەڵام پێدەچێت گۆرانێکی نایە بوو بێت، هەرچەندە ئەو ساڵ هیچێک لە گۆرانیەکان پێم وابێ گۆرانی زۆر سەنجڕاکێش نەبوون یاخود ببن بە ترێندینگ و خەڵکانێکی زۆر گویان لێ بگرێت، بەڵام پێم وایە ئەو گۆرانیان تا ئاستێکی زۆر بەڵدی خەڵک بووە. باشترین مۆسیقای ڕەسەن ئەوەیان شتێکی زۆر جوان بوو ئەو مۆسیقایە یاخود ئەو ساوندتراکێک کە بەکار هات بوو لە فیلمی سۆڵ
پێم وایە بەڵێ شایەن بوو مۆسیقایەک بوو کە زیاتر پەیامەکەی دەگەیاند و جوانتر پەیامەکەی دەگەیاند. باشترین دیزانی دیکۆر هەرچەندە ئەگەر سەیری بکەی فیلمی ماک دیکۆرەکەی زۆر کەم پێوە دیارە بەتایبەت لەبەر ئەوەی ڕەشسپی بوو، بەڵام بەڕاستی دیزانێکی زۆر جوانی بۆ کرابوو، زۆر جوان ڕێکخرابوو. ڕێک دەتگوت کە ئەو فیلمە لە ساڵی 60ەکان و 50ەکان دەرهاتوو. باشترین دەنگ وەگوتم ساوند ئۆف مێتال بردیەوە، هەرچەندە حەزم دەکرد تینێتیش بباتەوە بەڵام تینێت هەر نەپاڵێورا بوو. لەگەڵ ئەوەشدا ساوند ئۆف مێتال پێم وایە شایەنە. باشترین ئیدیتی فیلم بە هەمان شێوە درا بە ساوند ئۆف مێتال کە ئەویش پێم وایە زۆر جوان دەگونجا، وەک دەبینی کە مۆسیقا بە هەمان شێوە پەیوەندی زۆر بە ئیدیتینگەوە هەیە. ئەو مۆسیقا ڕێکخستنەوە ئەو ئیدیتینگەی بۆ ساوند ئۆف مێتال کرابوو، زۆر جوان بوو، شایەن بوو. باشترین فیلمی بیانی پێم وایە زۆربەی تەوقعەکان لەگەڵ ئەنادەر راوند بوون، هەر ئەویش بوو بە براوە، هەرچەندە پێم وایە ئەمان هو سۆلد هیز باک ئەویش فیلمێکی باشە، بەڵام بە تەوقعی خۆم و بە حەزی خۆشم ئەنادەر راوند شایەن بوو، هەر ئەویش بوو بە براوە. باشترین کورتە فیلم تو دیستانس سترێنجەرز نەمبینیوە، هیوادارم فیلمێکی نایە بێت. باشترین کورتە دۆکیومنتاری ئەویش براوەکەی کۆلێتی بوو، نەمبینیوە. باشترین دۆکیومنتاری بە هەمان شێوە کۆلێکتیڤ، تا ئێستا مەجالنەوە بۆ سەیری بکەم، دواتر ئینشاڵڵا ئەگەر مەجالێک هەبێ سەیری دەکەم. باشترین سینەماتۆگرافی ئەوەیان بەڕاستی شتێکی زۆر جوانە، شێوازی کامێراگرتن DOP ئەوانە زۆر جوان بوون، ئەویش لە فیلمی ماک کە بەڕاستی دەتوانم بڵێم شایەن بوو لەبەر ئەوەی لەو بابەتانێک کە پەیوەندیان بە تەکنۆلۆژیای دەرهێنانەوە هەبوو، پێم وایە ماک نایابترین و گونجاوترین فیلم بوو لە هەموو ئەو فیلمانێک کە بۆ خەڵاتەکانی ئۆسکار پاڵێوراوە. باشترین سیناریۆ ڕەسەن پرامسینگ یان وومەن کە من خۆم زۆر حەز بە فیلمە تریلەرەکان و هەز بزوێنەکان دەکەم، ئەوە شتێکێک لەو فیلمانە بوو، هەز بزوێن بوو لە هەمان کاتدا کرایمیش بوو، تاوانکاریش بوو، چیرۆکەی زۆر نایاب بوو، هەر بۆیە شەب بوو بە براوەی باشترین چیرۆکی ڕەسەن. پێم وایە چیرۆکێکی زۆر جیاواز و زۆر معقەد بوو، لە هەمان کاتدا چیرۆکێکی بووکە زۆر کاریگەر بوو، پەیامێکی زۆر بەهێزی دەگەر بوو. باشترین سیناریۆ وەرگیراو کە The Father براوە بوو، سیناریۆکەی لە شانۆیەکەوە وەرگیراوە، بەڕاستی سیناریۆیەکی زۆر ڕاقی بوو، ینی فیلمەکەی ئاوا نایابە دەبێت شانۆکەشی هەمان شێوە نایاب بوو بێت. باشترین کورتە ئەنیمێشن بەداخەوە تا ئێستا سەیرم نەکردووە، ویش ئەنیمێشنی If Anything Happens I Love You، هیوادارم بەم زوانە مەجالێک هەبێ سەیری بکەم، لەبەر ئەم کورتانە تا ئێستا هیچم سەیر نەکردوون، دەکرێت بە یەکجار هەمویان سەیر بکەین لەبەر ئەوەی کورتە فیلم و کورتە دۆکیومنتارین. ئەمە بەگشتی باسێک بوو لەبارەی خڵاتەکانی ئۆسکاری ئەم ساڵ ساڵی 2021. بەداخەوە وەک گوتم ئەم ساڵ بەهۆی ڤایرۆسی کۆڕۆنا، بەهۆی ئەو نەخۆشیەوە فیلمی زۆر بڵاو نەکرانەوە، هەر بۆیە شەر دەتوانین بڵێن پاڵێوراوەکان چ لە فیلم چ لە ئەکتەرەکان چ لە هەر بابەتێشتر پێم وایە پاڵێوراوی زۆر بەهێز نەبوون وەکو ساڵەکانی تر، بەڵام لەگەڵ ئەوەشدا هەندێک پاڵێورا هەبوون کە بە خۆشحاڵیەوە بەشێکی زۆریان بە شایانی، یاخود دەتوانم بڵێم زۆربەی هەرە زۆریان بە شایانی پێیان درا و ئەوانی تریش لەوانەیە بەلای منەوە شایان نەبوو بن، بەڵام لەلایەن لیژنە یاخود بەلایەن خەڵکانیش زۆرەوە ئەوانە شایان بوو بن. ئەوش ئەگەر بۆ چوونێکتان هەیە لەسەر ئەو خەڵاتانە و بەتایبەت خەڵاتەکانی ئەو ساڵ کە تا ئاستێک جیاواز بوون، لە کۆمنت بینووسن ئاخۆ بەڕای ئێوە چۆن بوو، بەڕای ئێوە براوەکان لە ئاستی تەوقعات و بۆ چوونی ئێوە بوون یاخود نا. من وسامە ئەحمەدم، سوپاس.